بەڕێزان دووبارە سڵاوتان لێبێت لە تەوەری دووەمی ئەمڕۆ ماڵەماندا قسە لەسەر دەرکەوتنی ئەو هێزە توندڕەوانە دەکەین. ئایا دەرکەوتنی هێزە توندڕە و ڕادیکاڵەکان لە ژێر پەردەی دیندا لەوە سەرچاوە دەگرێت کە ئیسلامی میانڕۆ لە جیهانی ئیسلامیدا کێشەی هەیە؟ ئایا قوتابخانەی ئیخوان لە سەرانسەری وڵاتانی عەرەبیدا و بە تایبەتیش لە وڵاتانی کە ئەو هێزە توندڕەوانەی هاوشێوەی داعش دەرکەوتون خاوەنی کێشن ئەو بۆشاییانەیە کە ئیسلامی میانڕە و لە وڵاتانی ئیسلامیدا دروستی کردووە، هێزێکی وا هێزێکی وەکو داعش پەرە دەسێنێ و دەتوانێت لە ماوەیەکی کەمدا ژمارەی زۆری مسلمانان لە دەوری خۆی کۆبکاتەوە. بۆ قسەکردن لەسەرم بابەتە و میوانداری هەرێکە لە بەڕێزان کاک عوسمان کاروانی چاودێری سیاسی و هەروەها سۆران سێوکانی نووسەر دەکەن. هەردوڵاتەمە خێبن بۆ ستۆدیۆ. کاک عوسمان، بۆشایی ئیسلامی میانڕەوە کە هێزی توندڕەوی وەکو داعش لەژێر پەردەی دیندا دەردەکەوێت و ئەوە ئەکات کە ئەیبینین. بەڵێ، سەرەتا بەناوی خۆی گەورە و میهرەبان، من بە قەناعەتی خۆم لەوەی دەرکەوتنی داعش بە تایبەتی لە سەرئاستی عێراق کە لە پڕا دەرکەوت، واقعێکی پێشتر هەبوو. عێراق واقعێکی ڕابردووتری هەبوو لەوەی کە سوڵتەیەکی هەبوو. ئەم سوڵتەیە بە قەناعەتی من جۆرێک لە تەهمیشکردن هاتبوو، سونەی عەرەب و کوردی تەهمیش کردبوو. بۆیە کاتێک کە هێزێکی وەکو داعش دێ، عەرەبی سونە وەکو شۆڕشی سونە مامەڵی لەگەڵاکە، زۆرێک لە عەرەبی سونە بەم شێوەیە مامەڵی لەگەڵاکە. ئەمە یعنی بەرەنجامی ئەوەی کە لە ڕابردووان نەتوانرا خوزمەتگوزاری و ئاسایش و ئازادی بۆ ئەم ناوچانە دابین بکرێت، کاتێک کە هێزێکی نامۆی وەکو داعشیە بەرەو منتیقەکە لە منتیقەکە بە تایبەتی لەلایەن عەرەبی سونەوە ئێستیقبالێکی گەرمی لەکەیە. ئێستا بەڵگەشم لە سەرماوەیە لەوەی کەوا ئێستا زۆربەی ئەوانەی کە شەڕکەرن و بەرامبەر بە هێزی پێشمەرگەی کوردستان وەستاو نەتەوانێت، زۆربەی عەشیرەتە عەرەبەکانن هاتوون بوون بە چەک هەڵگر و بوون بە میلیشیا و بوون بە هێزی داعش ڕوبەڕووی خەڵکی کوردستان و ڕوبەڕووی بەشێک لە سونە، بەشێک لە ئەحزابەکانی سوناوانی کە زیاتر ئەندامانیان لە سونە بووە لە سوڵتەیە بەشدار بوون. یعنی یان ئەبێ نوێنەرایەتی ئەوان بۆ سونەی عێراق ڕاز نەبوو بێ، یانەوە تا بێت دەرکەوتنی داعش لە ئەنجامی بۆشاییەک بوو بێ لە ئەنجامی کاری ئەو حیزبە ئیسلامیانە. لە سوڵتەیە بەشدار بوون. بەڵام خۆت باش زانی ڕموزی عەرەبی سونە لە عێراقا چی لە بەسەر نەهات، مناطقی عەرەبی سونە چی لە بەسەر نهات. ساڵی 2006 بۆ 2007 چه مەجزەرەیەکی خوێن لە سەردەستی حکوومەتێکی مەزهەبی شیعی لە عێراقا دروست نەبوو. جێگری سەرۆکۆمارەکان چی لێ بەسەر نەهات، واقعی هەندێک لە وەزیرەکانیان چیان لێ بەسەر نهات. یعنی سونەی عەرەب بە جۆرێک لە جۆرەکان وادا بڕا، وا تایمیشکرا، سیاسەتێک هاتە پێشەوانێ کە بە عەقلی مەزهەبگەرایی ئەیان ویست ئیدارەی حکوومەتێک بکەن بۆ وڵاتێک. بۆیە هاونیشتیمانیانی عێراقی هەستیان بە ئەوە ناکرد بێجگە لە شیعەکان کە هاوڵاتی ڕاستەقینەی ئەم وڵاتن، هاوڵاتی ڕاستەقینەی ئەم وڵاتن. ئەمە واقعێکی دروست کرد لە مەناطقی سونەیە بە جۆرێک لە جۆرەکان کە ئەم سەر هەڵدانە بێتە ئاراوە. ئەمە حێزێکیشە بە قووەتێکە کە دەعمی دەولی لە پشتە، کە سیاسەتی تری لە پشتە، کە لەوە چێ هەنە تەجەموعاتی تری لە پشت بێت. یعنی شتێک نییە لە خۆیەوە هەڵتۆقی بێت و هەر لە خۆیەوەات بێ، هیچ کەسێک لە خۆیەوە و بە بێبەرنامە و هین بەم هێزە تۆکمە و بەم قووەتەوانە دەرناکەوێت. ئەمەیە واقعەکە وای کرد لەوەی کەوا عێراق بە شێوەیەکی گشتی ببێتە مەجزەرەیەک لە مەجزەرەکان و ئەو واقعە بخۆڵکێنن لە شاری مووسڵ و شاری ڕمادی و فەلوجە و ئەنبار و دوایی بەرەو کوردستان و ئەو واقعی کە هاتە ئاراوە. ئەمە واقعەکەی دروستکردنەوە لەوەی کەوە ئینێک بێ، یعنی سیاسەتی سەقەتی مەزهەبی شیعەگەرایی لە هەرێمی کوردستانە واقعێکی لە عێراق هێنایە خوارەوانەیە کە ئەگەر هەر هێزێک بۆ مەناطقی سونەی عەرەب بۆ ڕۆیشتایە ئەوان استیقبالیان لێ کرد، هەروەکو چۆن کاتی خۆی سەدام حکمی ئێمەیە کرد، هەر کەسێ بەهاتایەتە پێشەوانە استیقبالمان لێ کرد بۆی لە دەستی سەدام نەجاتمان بێ. ئەمە یەکێک بوو لە بەدبەختیەکانی عێراق کام توندڕەوانە هاتنە عێراق. زۆر سوپاس، دەستە خۆش بێ. کاک سۆران، ئەوەی مای سەرنجە دەرکەوتن و بەهێزبوونی ئەم هێزە توندڕەوانە پاش کستی یان با بڵین پاش ئەو ڕووداوانە بوو کە لە مسر ڕوویا بە تایبەتیش لە لابردنی ئیخوان موسلیمین لەسەر حکم و ئەتوانین بڵین بە شێوەیەک لە شێوەکان بە بڕۆی هەندێک شکستی شۆڕشی وڵاتانی عەرەبی. ئەمە سوچی ئیسلامی میانڕەوەکانە کە ڕێخۆشکەر بۆ دەرکەوتنی هێزی توندڕەو. بەڵێ، سپاس.
من وەک خۆم زۆر ڕابط نابینم لە بینی شکستی مصر لەگەڵ دەرکەوتنی داعش. دەرکەوتنی داعش بەلای منەوە هیچ پەیوەندیی نییە بە شکستی ئیخوان لە میسرە. وا نازانم مەگەر چەند کەسانێک لە میسرەوە هاتبنە سووریا وەکو مجاهید ئەمە قسەیەکی ترە. بەس دەرکەوتنی داعش تەنیا بڵین جۆرێک لە کۆڵین دیالێکتێکی مێژووی یا تەناقوزاتی بین حرەکەتی ئیجتیماعی لە قاعیدەوە ئەگاتە داعش. داعش نوسخەیەکی کۆپیکراوێکی متەتەورترە لە قاعدە شتێک نییە کە تازە دروست بوو بێ. پێم وایە ئەگەر مەسیرەی تاریخی ئەم شتە هینکەینە لە ئیخوانە ئەتوانین بێنین لە ئیخوانە تەنزیمی خاص دروست بێ لە کاتێکە کە لە میسرە کۆمەلگایەکی مەدەنی با بڵین مسالم هەیە دوای تەنزیمی خاص و کۆمەڵک لەو احتیالاتانی کە لە نقراشی پاشای سەرۆک وەزیرانی میسر و ئەمانە دروستە بێ لە دوای ئەو تەنزیمی خاص کە هەڵەوەشە ئیخوانە چێتە سجنەوە لە ناو سجنە تەکفیر و هجرە دروستە بێت کە ئەزانین شکری مستەفا ئەوانە ئەوانیش جۆرێک لە توندڕەوی بەڵام بەم قورسیە نییە کە ئێستا هەیە لە دوای شکری مستەفا تەنزیمی جیهاد و ئەوانە دروستە بێت کە لەوان متەطەرفترن دوای ئەوە حرەکەتی ئەفغان دەست پێکە جیهادی ئەفغان لە ئەفغانەوە ئەو مجاهدانەی کە هەن زیاتر بڵین ئەرزیەتێک زەمینەیەکیان بۆ سازە بێ کە تەتەوری گەشەی زیاتر بکەن وەکو ئەو گەرانەی کە دائەندێت و گەشاکە کە زەمینەیەکی لەباری بۆ بوو زۆر زیاتر گەشاکە لێەوە قاعدە دروستە بێ لە بەرنمەیە کە باسی ئەوم کرد کە عەبدوڵڵا عیزام قاعدەی دروست کردووە لەگەڵ ئوسامە بن لادن طبعا ئەمە بووە قسەیەک لە ناو خەڵک کە چۆن وەڵێ چونکە ئوسامە بن لادن لەنەوە حوتە قاعدەی دروست کردو لە کاتێکاوە نییە ئوسامە بن لادن لەگەڵ شێخ عەبدوڵڵا عیزامە لە 86 تا 88 قاعدەیان دروست کرد بەس قاعدە لەوێ ئیشی چی بوو پەروەردەی مجاهدینی عەرەبیە کرد بۆ جیهادی ئەفغان بەڵام کاتێک کە جیهادی ئەفغان نامێنێ ئەو مجاهیدە عەرەبانە بەرەوچوێنەوە بەرە وڵاتەکانی خوانێنەوە ئەو گەرانی کە لەوێ هەڵ تەقیون تروکاون لە ناو ئەفغانستانە بەرەوچوێنەوە بەرە وڵاتانی عەرەبی لێرە قاعدە ئەو قاعدەی کە بۆ جیهادی ئەفغان دروست بوو هێتەوە ناو ئێرە ئوسامە بن لادنیش خۆی هێتەوە ناو وڵاتانی عەرەب لە سعودیە کاتێک لە سعودیە دەرەکرێ ئەساتی خوبەر دروستەکە کە 250 جوندی ئەمریکی تیا کوژرە ئەچێتە یەمەن کاتێک لە یەمەنیش دەرەکرێ دەمیرەی کۆڵە تەقێنێتەوە کە لە یەمەن یەمەنە بوو بەڵێ ئەمە چیمان بۆ دەرەخا ئەم حرەکەتەی داعش تا ئێستا لە خۆیەوە نهاتوە قاعدە خەریکە پیرە بێ ئێستا لە دوای ئەحداسی سپتەمبەر و ئەماوە بەرەو پیربوون چۆ لە ناو قاعدەوە چی هەڵەقڵێ زەمینەیەکی تر دروستە بێت کە پێی ئەوترێ سووریا لە سووریا جۆرێک لە شەڕی مەذهبی لە بینی شیعە و سوننا دروستە بێ ئەمەی سووریا شەڕی مەذهبیە بكل امتیاز شەڕی مەذهبیە ئاشکرا لە عێراقیش شەڕی مەذهبیە لێرە چی دروستە بێ قاعدەیە کە بەرەو پیربوونە چێ لە ناو ڕەحمی قاعدەوە داعش دروستە بێ داعش لە هەموو مجاهیدە غیرە سووریەکان دروستە بێ کەواتە داعش شتێک نییە پەیوەندی بە ئەحداسی میسری ئەمانەوە بەڵکو سیلسیلەیەکی مێژوویە لە تەتەوری لە گەشەکردنی ئەو گەرانەی کە هەر لە ئەوڵ و ئیسلامی سیاسی دایناوە بەڵام خولاوانی ئیخوان ئێستا خۆی لەوە نییە ناڵم ئیخوان خۆی تیرۆریستە بەڵام لێو ئەم بەشەی گەشەکە بەشەکان لە هەناوی ئیخوان لە هەناوی ئیسلامی سیاسی بمبورە کاکسۆرانمە و پرسیارە ڕاستی کاک عوسمان بکەم کاک عوسمان یعنی ئەو خاڵش مای سەرنجە کە بەشی هەر زۆری سەرکردە ئێمە لەسەر ئاسی ڕێکخراوەی قسە ناکەین لەسەر ئاستی کەس قسەکەین بەشی هەر زۆری سەرکردەی ئەو ڕێکخراوە تونڕەوانە لە هەناوی قوتابخانەی ئیخوانەوە هاتوونەتە دەرەوە ئایا قوتابخانەی ئیخوان خۆی یارمەتی دەرە بۆی کە کەسانی تونڕەوی تا دروست بێ یەکەم قوتابخانەی ئیخوان ئەگەر بە ئینسافەوە هەر کەسێک باسی بکات قوتابخانەیەکی پەروەردەیی میانەڕەوی ئیسلاحیە لە سەرتاسەری دنیاە قوتابخانەیەک نییە تونڕەوی تیا لەدایک ببێت و قوتابخانەی ئیخوان قوتابخانەیەکە بەڕاستی ئەگەر بە ئینسافەوە باسی لێوە بکەین بە ئینسافەوە باسی لێ بکەین لە سەرتاسەری دنیا سەدان هەزار گەنجی لە تونڕەوی ڕزگار کردووە هەر لە ناو هەرێمی کوردستانە بۆ نمونە کە هێزێکی وەکو یەکگرتووی سفادەی کردووە لە قوتابخانەی ئیخوان بۆ پەروەردەکردنی ئەندامەکانی خۆی کە ئەو پەڕی عەقڵیەتی مەدەنی و مۆدێرنەیەکی داوە بە ئەندامەکانی کە دەیان هەزار گەنجی لەم هەرێمی کوردستانەیە دوورخستەوە لە حاڵەتی تونڕەوی یعنی ئەمە واقعەکە بەڵام تۆ کاتێک کە قوتابخانەیە دروست دەکەی لە بەرەنجامی
لە هەر هۆکارێکەوە بێ هەر هۆکارێکەوە بێ کاتێک کە کەسانێک جیا ئەبنەوە لەم قوتابخانەیەوە ئەڕۆن بەرەو ئاقارێکی تر ئەمەی لە واقعی لە هەر قوتابخانەیەکی ترە ئەمایە لە هەموو دنیای ئەمایە ئەوە بڕۆ لە تورکیا لەو ساڵانەی پێشواتە ئەو کوێستا ئەربەکانە بوو کاتێک کە ئەردوغان لە ئەربەکان جیابێتەوە ئەربەکان ئەردوغان سەیتەراکە بەسەر واقعەکەیە ئەمە شتێک نییە لەوەی کە بڵێ بە جۆرێک لە جۆرەکان لە سەداسەد زەمبی ئەربەکانە لە سەداسەد چونکە کەس مطلق نییە کەس مطلق نییە لەم ژیانەیە بۆیە زۆر گرنگە بۆ ئێمە کاتێک کە باس لە قوتابخانەی ئیخوانەکەین ئەبێ باس لەوە بکەین لەوەی کە ئەم قوتابخانەیە کە لە سەرتاسەری دنیاە هەزارها عەقلی مەدەنی و مۆدێرنی پێگەیاندووە ئەو ئینسانانەی پێگەیاندووە کە بڕوای بەوە نیە لە دنیاە باشت و جانەم بەسەر خەڵکیا دابەش بکە ئەو ئینسانانەی پێگەیاندووە کە بڕوای بەوە نیە لە دنیای ئینسان تەکفیر بکات ئەو ئینسانانەی پێگەیاندووە کە بڕوای بە زۆرداری نییە بە نەسی ئاەتەکان کە خوا فەرمێ لا ئیکراها فی الدین یعنی ئەمانەی کە ئێستا خەڵکێکن دوورە لە دینداری و لە ئەخلاقیاتی ئیخوان و لە قوتابخانەی ئیخوان و لە هەر شتێکی ئیخوانەوە بەڕاستی بەڵام ئەمە تۆ بتەوێ نەتەوێ لە شوێنێکی وەکو میسرە لە کاتێک کە جەماعەتی تەکفیر و هیجرەت دروست دەبێ پیاوێکی وەکو سید قوتب لە ناو زیندانە ئەی بنە زیندانەوە تەپڵ بەسکی لێ ئەدەن سەکی هاری تێبەر ئەدەن بە جۆرەها شێوە عەزیەت و ئەشکەنجە و ئازاری ئەدەن لەو واقعەیە دێ چەند شتێک ئەنووسێ لە ئەمە کرێتە بەڵگەیەک لەسەرەوەی کەواڵە گوایە ئەمەیە سیاسەتی ئیخوان ئەمە ئیخوانە ئاخر تۆ ئەوە بێنە پێش چاوی خۆت ئەو واقعی کە ئەوی تیاژیاوە لەو حاڵەتەیە کە ئەوی تیاژیاوە ئەو واقعی ئەو کاتەی زەمەنی جەمال عەبدولناسر قسەی کردووە نەک بۆ ئێستاە کە من ئێستا لە هەرێمی کوردستانە و لە کوردستان هاژیم وەرە تۆ مقارنەیە بکە لە بینی ئەوە و ئێستەی یەکگرتووی ئیسلامی کوردستان کە هێزێکی ئیسلامیە کە بمانەوە نەمانەوێ لە قوتابخانەی ئیخوانی سفادەیەکی وەرگرتووە بۆ پەروەردەکردنی بەڵام سەیری مووقفی یەکگرتوو کە بەرامبەر بە هێزێکی وەکو داعش هەر لە لیژنەی پەرلەمانتارەکانیەوە هەر لە ئامادەبوونی لە ژووری کورتی نەکەینەوە لە یەکگرتووی ئیسلامی کوردستانە بەڵام ئەوەی کە ئێستا لە میسر ئەگوزارێ دەستدانە چەک لەو کۆمەڵگایە ئەمە خۆی لە خۆیان ینی دەلالەتێک نییە بۆی کە ڕەنگە ینی تۆوێکی تونڕەوی لە ناو قوتابخانەکە هەبێ کاکە ڕێبوارجان حەزەکەم یانی وەزعی میسر ئەو وەزعی کە لە میسرە خۆڵقا ئەگەر قوتابخانەی ئیخوان نەبووە ئەبووە ئێستا میسر یەک پارچە بتەقێتەوە منطقی تیانە هێزێک لەو پەڕی مەدەنی و مۆدرنە و دیموکراسیە بە هەڵبژاردن بە دەنگی خەڵک بێتە سەر حکم لەویا لە ناو ڕابعی عەدەویە 5-6 هزار کەس بەدەستی سیسیەکان بکوژرێ خەڵک پیرۆزبایی لە سیسی بکە ئالەوێ ئیدانەی مرسی بکە لە کاتێکە بەدەنگی خەڵک هاتۆ سەر حکم نە ئینقیلابی کردووە نە دیکتاتۆریەتی بەکارهێناوە نە خوێنی ڕشتووە نە شتێکی کردووە لە هەموو زەمەنی مرسیە 10 کەس نەکوژراوە لە زەمەنی سیسیا 7-8 هزار کەس کوژراوە کاکە گیان یعنی ئەمە واقعەکە ینی بەڵام ئەوش لە سەردەمی مزاهرەکانە پێم وایە ڕێژێکی زۆر کوژراوە هەبوو ئەو کاتێک کە مرسی دەسەڵاتی کۆماری کوژراوە لەسەر پۆلیسێک مرسی محاسبە کە یەک پۆلیس لە سەردەمی لەو کاتەیە لە کاتی هێرشەکانە 1 کەس 2 کەس کوژراوە لە بەردەمی سەرۆکی کۆماریە بەس 8 هزار کەسە کوژێ مرسی سیسی لە ڕابعی عەدەویە کەس محاکەمەی ناکات و محاسبەی ناکات بۆ ئەمەیان توندڕەوی نییە و ئەمەیان ئەو پەڕی دیکتاتۆریەت و تاگڕەوی نییە لە دنیاە زۆر باشە سوء تەفاهمێک لە قسەکانە هەبیانی من باسی ئیخوان ناکەم لە ئێستاە بەزان باسی ئیخوان کردو تا 48 لە ڕابردووە تەنظیم خاص تا 48 تەنظیمی خاصی ئیخوان کە نوقراشی پاشا ڕئیس وزرا کوژن لە 48 لە 54 مثلا انتقل لە جەمال عەبدولناسر کرێ لە دوای ئەوە ئیخوان مراجعەی خۆیە کاتەوە کە توندڕەوی لە وڵاتانی ئێمەیە بەرەو نەکبەتی دەبە لە دوای هەفتاوە باوەڕین کاتێک کە عومەر تلمسانی طبعا من پێم وایە عومەر تلمسانی گەورەترین مرشدی ئیخوانی بۆ لەوانەیە تەسیری لە حەسەن بەنا زیاتر بوو بێ بۆ بەرەو ئاشتی چوونی ئیخوان چونکە تلمسانی خۆی پیاوێکی پارێزەر بوو محامی بوو پیاوێکی توندڕەو نەبوو زۆر نەرمونیان و ئاشتی خواز بوو ئەوە ئینسانەکانن تەسیرەکەنە سەر مەجرای ئەحداث دائما بەڵام ئیخوان تاکو مثلا سید قوتب ڕەحمەتی خوای لێبێ وا بڵێن ئەوەی کە مەسەن ئەم نیوڕێ من کە بەتەمای ئەم بەرنامەیە بووم کتێبەکەی معالم بەدەستەوە بۆ ئەم خوێنەوە ئەوەی کە سەید ئەیڵێت بەرهەمهێنەری ئەم توندوتیژەی ئەمڕێ منیش ئەزانم خەتێک لە ئیخوان بانای بنین خەتی قوتبی خەتێک لە ئیخوان بەرهەمهێنەری ئەم توندوتیژەیە بە شێوەیەک لە شێوەکان
تەنزیر بۆ مجتمعی مسلیم، تەنزیر بۆ عوسبەی مسلیمە، تەنزیر بۆ عوزلەی شعوری، تەنزیر بۆ ئەمانە هەمووی نەتیجەکەی چییە؟ تۆ نەزەرەیەک دائنی ئەوانەی کە پراکتیزیەکەن. ئایا مارکس ئەوە بوو کە ستالین کردی؟ نەخێر. ئەبەت فەلسفەی مارکسیزم، فەلسفەی مارکس نەک مارکسیزم، ئەبەت فەلسفەی مارکسیزم نییە، مارکسیزمیش ئەو پیادەکردنە نییە کە ستالین دوایی پیادەیە کات و گۆمی دەریا زەریای خوێن هەڵەستێنە، نەک دەریای خوێنیش زەریای 18 ملیۆن ئەڵێن کەس ئەکوژێت. ئەوە ستالین بە فەلسفەی مارکسیزم ئەو ئەکا، بەڵام ئایا مارکس خۆی وایە تۆ نەخێر. ئەگەر مارکس زیندوو بالاوانە شێت ببووە بە فعلەکانی. باشە ئێستا توانین ئێمە توندڕەوی لە قوتابخانەی ئیخوان جیا بکەینەوە، ینی بەس لەوە بکەین کە قوتابخانەی ئیخوان نییە تەنزیر بۆ مەسەلەی توندڕەوی لە حاڵی حازردا، لە ئێستایا لە حاڵی حازرا پێمانێ ئیخوان توندڕەو بن. لە ڕابردووە بڵین ئەو خەتێک کە پێوتە خەتی سید قوتب بڵێ، مەسەلەن تۆ سید قوتب بێنە، سعید حەوا بێنە، ئەو نووسرانە یوسف ئاظم بێنە، دوایش عەبدوڵڵا عیزان بێنە. طبعا نەبێ بزانین شکری مستەفا قوتابی گەورەی سید قوتب بۆ کاتێک کە تەکفیر و هیجرە دروستەکە دوایی، ئەمە ئاشکرایە. بەڵام ئەو خەتەی کە پێوترێ خەتی با بڵێن ئیمام بەننا، حەسەن بەننا کە لە عومەر تڵمسانیەوە درێژە بێتەوە، خەتێکی میانڕەوی ئاشتی خوازە. ئەمە ئەوە ناگەینێت کە منهەجی ئیخوان خۆی توندیتیانێ نەخێر، بەڵام لە ئێستا پراکتیزە ناکرێ، ئەوە جیاوازە. باشە پراکتیزە ناکرێ لەبەر چی؟ لەبەرەوەی ئەزمونێکیان کرد لە ئەزمونونەکە بۆ نمونە ئەوترێت لە ئەزمونونەکە سەرکەوتونە بوو یان ژینگەکە لە بارنیە بۆی پراکتیزە بکرێت. با دووشت بڵین ئەتوانین بڵین ژینگە لە بارنێ. مەسەلەن ئێستا ئیخوان لە لیبیایە چەکدارن، ئەوانن ئێستا شەڕەکەن، ئەنسار شەریعە قاعدەن، ئەوەی تریان ئەوکەین بیرچەوە ئێستا سائقەیەوە بزانن ئیخوانن، یان ئیخوان و قاعدەن کە بە پەرلەمانە هەڵبژێراوەکەی ئێستا کە هەڵبژێراوە رازینێن و شەڕەکەن. ئاشکرایە ئەمڕۆ مەسەن ئاخر قسان ئەوەیە کە ئەم پەرلەمانە بێڵۆشێتەوە، پەرلەمانی کۆن بێتەوە، چونکە کۆنەکە بەدڵی خوانە کۆمەڵێ لەوێشار لە سا حەڤان هەبووە بزانم، بەڵام کۆمەڵێک تەرتیباتی تریتیا بووە. ئەمە پێمان نەڵێ کە ئیخوان مەسەن لە میسرا فەرقی هەیە لەگەڵ ئیخوان لە لیبیا، ئیخوان لە سوودانە ئەگەر عومەر بەرهەمێنەری عومەر البەشیرە بمانێەوە نەمانێ، لەوانەیە عومەر البەشیر ئێستا خۆی لە ئیخوان نەبێ وەک تەنزیم دیکتاتۆریەت بەرهەمێنێ، بەڵام ئیخوان لە تونسە کە نەهزەیە با بڵین، مەسەن ڕاشد غەنووشی بەرهەمێنێ کە پێم وایە ئەزمونێکی جوانە، کەواتە دووشت تەسیرەکان ژیانێکی باش. یەکەم ئەو ژینگەی کە ئیخوانتیا یا هەر ئیسلامیتیا پەروەردە ئەبێ، دووەم ئەو کارەکترانی کە کارەکەن لەسەرەوەی لە کوردستانە ئیخوان ئەگەر یەکگرتوو بە ئیخوان حساب بکەین، ئەزمونێکی تا ڕادەیەکی زۆر باش جوانە لە ناحی ئاشتی خوازیەوە بینیمانە لە نەوە خۆم کارەکتەرێک بووم لەو حیزبەیە تا ساڵی 2000 لە تورکیا ئەردۆغان نە ئیخوان و نێژ باس لە ئەردۆغان نەکەین. ئەردۆغان خۆی ئێستا ئەڵێ من ئەلمانیم، طبعا پیاوێکی متەدەینە، بەڵام ئەردۆغان بەیت شێوەیەک ڕۆژێک لە ڕژان لە تەنزیمی ئیخوان یا ئیخوان نەبووە، ئەسڵەن قوتابی لە قوتابیانی سەید نەورسیە نەک لە قوتابیانی ئیخوان، بەڵام وەک پەروەردە وەک یارمەتیدان وەک هاوکاری لەگەڵ ئیخوانەوە ئاشکرایە کە لە میسر و ئەمانە دەوری بووە. کاک عوسمان کاک سۆران ئەمەژی بۆیە کە ینی ئەو خەتە توندڕەویی تیا هەیە بەڵام ژینگەکە لە بار نییە. بڵێ من ئێمە باز لە کوردستان ناکەین، بەس من با تەوزیحی هەم لە قسە قسەیەکی جەنابەت پرسیارێکەوەتە فەرمووت ئەو ئەزمونەی ئەوێ ئەزمونونەکە سەرکەوتوونە بوو. بەڵێ ئەزمونونەکە سەرکەوتوونە بوو لە میسرا، بۆچی سەرکەوتوونە بوو کاگرێبوار؟ ینی ئەو پرسیارەکەی ئەوە ئەزمونونەکە سەرکەوتوونە قسەکە لەسەر ئەوەیە کە لەوەی کە هەر هێزێکی سیاسی کاتێکە لە پرۆسەیەکی هەڵبژاردنەیەتە سەر حکوم نابێ فرسەتی بدەین مەجالێکی خۆی تەواو بدا، ئەنجا هاو نیشتیمانیان و هاوڵاتیانی ئەو وڵاتە بڕیار لەسەر شکست و فەشەل لێ مێزە. بەڵێ کاک عوسمان بمبورە، من نامەوێت بیکەم نامێ بیکەم وەڵامکاری، بەڵام ینی ببوورە ئەمە قسەی من نییە، ئەمە قسەی ئەوانەیە کە چاودێری ڕۆژی میسرین کە لەوێ فەرمووت بردت بۆی بەڵێ ئەو ئیخوان ئەزمونی خۆی وەرگرت ساڵێک زیاتر حکمی کرد مەلاین خەڵک هات ئەو باڵێکە کە باس لە سید قوتبە من عەرزم کردی، یعنی ئینسان ئەبێ بە وجدانەوە بازی سید قوتب بکات. سید قوتب فی ظیلالی لە کوێ نووسیەوە، کاک سۆران باش دەزانێت، یعنی لە ناو زیندانەکانی جەمال عەبدولناسر لە ناو زیندانەکان یەک دقیقە تەوزیحێک بم بۆ قسەکەت. من حەقم نییە بەسەرەوەی کە سید قوتب چی نووسیەوە، پێم وایە سید قوتب خۆی پەپولەیەک بووە، با بڵین پەپولەیەک بووە، بەڵام کاریگەریەکانی دوای ئەوەی خۆی
ئەو شتێک کە لەسەر مەبادی سەیدی دروست دەبێت چییە؟ لە ئێستا وتەکانی سید قوتب بۆ خەڵک بۆ مسلمانان نەملزەمن پێوەی نەوەکو پێغەمبەرێکە نەڕەوانەکراوێکی خوایە نەهیجێکە لە شتانە پیاوێک بووە لە زەمەنی خۆیە وەکو مفەسیرێک وەکو پیاوێکی گەورەی عیملاقی سەردەمی خۆی لە زیندانە کاتێک کە فی ظلال القورآن نووسێ و دوای معالم فی الطریقە نووسێ یعنی بە جۆرێک لەو جۆرانە واقعەکە ئەو ژینگەیە ئەو بیئەیە کە سەید ئەمەیتیان نووسیوە بە قەناعەتی من یعنی هەر کەسێکی تری تێ بکەوێ ئاوای لێ بەسەر بێنن بەو شێوەیە مامەڕی لێ بکەن یعنی تۆ جەوهەری کەون چییە؟ ئینسانە جەوهەری ئینسان چییە؟ کەرامەتێتی کاتێک کە ئینسان کەرامەتی ئەڕۆشێنرێت یعنی چ مانایە گەمێنێتەوە بۆ ژیانی ئەم ئینسانەی تر چ مانایە گەمێنێتەوە یعنی لەوێ ئەو کەرامەتی ئەڕۆشێنرێت لە ناو زیندانە یعنی سەگی تێبەر ئەدرێت سەگ دەڕندەترین سەگیان تێبەر ئەدەن واقعێک بارمەتی خۆت سیاسی باز دەوەیە کە ئەو با قسەکانی لەسەر ئەوەیە لەو مۆزوعی لەوەی کە ئەو کۆمەلگەیی کە هاوکار بێ لەگەڵ ئەم سوڵتەیەی کەوا لەم نەکات جاهل و کافر باز لەوەیە کافرە باز دە کافر مسلمانی نییە مامەستا سۆرانجاری من ئەڵەن جاهل جیاوازە لە کافر کورد دوشتی زۆر لێک جیاوازن جاهیل یعنی ئەمە پیاوێکی نەزانە جەهل لە چی هاتووە لە پەردەیەکەوە هاتووە کە داپۆشراوە یعنی شتەکان وەکو خۆی نابێت دقیقة رخصتم بابا نص قصەکەی سەید بۆ بخوێنەوە ارتدت المجتمعات الإسلامية إلى الجاهلية الأولى عندما بعث محمد باوەڕ قەناعەتە بەمە وەسا سۆران سەیۆکانی لەو زیندانی سەیدا والۆتون لەوانەیە خراپتر بوومە لەوانەیە خراپتر یعنی ئەو واقعەکە یعنی تۆ نابێ ئێستا بی ئەمە بپێوی بە واقعێک و بیکەیتە واقع حاڵەتێک بۆ سەر ئێستا گرنگەوەیە ئەو پیاوە لە زەمەنی جەمال عەبدولناسرا بە جۆرێک لە جۆرەکان ئەو ڕیتمەی کە خۆی گرتوێتی ئەی بوو نەچوە ناو جەماعەتی تەکفیر و هیجرەوانێ کاتێککە لە ناو زیندانە دروست بوو خۆی پیاوێکی ئەگەر تونڕۆ بۆ نەچوە ناوی بۆ جەماعەتێکی وەکو تەوحیدی دروست نەکرد وەکو تەکفیر و هیجرەی دروست نەکرد بۆ ڕابەرایەتی شتێک بۆ لە ناوی خوانە مایەوە بۆ مایەوە ئەنی کەواتە ژینگەکە ئەو واقعەکە ئەو کاتە ئەوی تێکەوتووە واقعەکە جیاوازە ئینسانە بێ بە پێی واقعەکەی خۆی ماوە منطقی تایە من ئێستا بێم دیراسەی وڵاتێکی وەکو تورکیا بکەم بە ژینگەی سلێمانی ناکرێ عنی آخر ژینگەکەی تورکیا و ژینگەکەی سلێمانی بەس خوایەکە یعنی ناکرێ من محاکەمەی ئێستا هێزێ بکەم لە تورکیا بینی بەعقلێتی سلێمانیەوە ئەوەیە ئەو واقعەکەی لە ڕاستیە بۆیە من ئەڵێم ئەم قوتابخانەیە بمانێ و نەمانە مامەستا سۆران قسەکانی زۆر جوان بوو بە ئینسافەوە قسەکانی کرد بەڕاستی یعنی لەو لە قەتانەیە بەڵام ناکرێت تۆ شتێک لە مەقتەعێکی زەمەنیە کە ڕووی داوە لە بیئەیەکی زۆر خراپە ڕووی داوە بیئەیەک بۆ ئەو پڕی تون ڕووی دیکتاتۆرێتی تا بەکاراتوە لە لەختەیەکە بێ ئەمە بێ فەرزکەی بەسەر جەمعێکە بەسەر هێزێکە کە لە زۆربەی وڵاتانی جیهانە ئێستا تەنزیماتی خو من نوێنەری خوان نیم لێردانشم کاک من نوێنەر کاک سۆران تۆ خۆم بە قەرزاری پەروەردەی نموزەجەکەت بەسەر هەموویە چۆسپان تێ نەگەشتم من بەڕاستی ئەو حەماسەتی کە عوسمان تێ ناگەم بۆ ینی من ئەڵەم سەید قوتب ئەمەی وتووە کاتێک تۆ قسێگەکەی ئیتر نووسەر خەڵک سێری نووسینەکە وەکو فۆکو ئەڵێ ئەوە نووسەر نییە قساکە ئەوە خوێنەرە قساکە باشە ئەو بیری سەید قوتب ئەتوانین تەطبیقی کەین بەسەر جەمعە یان وەکو کاک عوسمان باسی ئەکا لەحزەیەکی تاریخی بۆ لەم مەسەلەکەمان لەمە نەبوو بەڵام ئێمە ئەبێ مەجموعەیەشت بڵین فکر علاقەی نییە بەسەرەوەی کە تۆ تعزیب دراوی یا تعزیب نەدرای من ئەمە بەلامەوە گاڵتە جاریە بەڕاستی یعنی معقولە من سبینێ بچمە سجن مثلا لە حکوومەتی کوردستان ئەمگرێت و لەسەر مەسەلەیەکی سیاسی با بڵین دوو شەقمتی هەڵەیە بیان بڵێم ئەم حکوومەتە کافرە ئەمە قیاس نییە بەوەی کە تۆ فکر بەرهەمێنی تەفسیری قورئانەکەی باسی ئیسلامەکەی باسی معاناتی خۆت ناکەی جەمال عەبدولناسر هەر کەسێک بێ هەر شتێک بێ ئینسانێکە معقولە تۆ لەسەر ئەوەی کە جەمال عەبدولناسر لێ یاوی لەسەر ئەوەش کە ئەو مجتەمع لەژەر دەستی ئەمە جەمال عەبدولناسرێکی شمولی تۆتالیتاری دیکتاتۆرایە بڵێ مجتەمعەکەش هەمووی جاهل و کافر و مرتەدە من ئەلەم قسەیە تێ ناگەم یانی چۆن ئاوا تەفسیریش دەکرێت ئەمە تەفسیرێکی بەڕاستی تەبسیطیە بۆ حقایقی شتەکان ئەسڵەن من پێم وایە توندوتیژی وەک توندوتیژی ئەوەی کە سەیدیش باسیەکە خۆی لە ڕوحی تەفسیرە دینیەکە ئەو ئیسلامە سەلەفیە ئەو ئیسلامی کە بۆ ئێمە جێماوە مەوجودە سەید تەنیا هێت بە زمانێکی ئەدەبی قسەکانی ئیبن تەیمیە و ئەبوو عەلای مەودودی فڵان و فیسان تەفسیرەکاتەوە بۆمان دەرنەچووە لە مەذهەبی ئەهلی سونە و جەماعە بە ئیجماع
اصلا سيد قطب درنجو لمذهب اهل السنه والجماعه او قساني او ايكا قسي او اسلام تراثي دينيه كبو من ماوتو او ايكا او زي كردو جاهليتي مجتمع وتكفيري مجتمع ك ليو اتشبو سعيد حوا ابو عبد الله ازام ابو اوانا اما اشتيك كاولى ديسان ولا شيء ورقره ابو الاعلاء مودودي ابو اعلاء مودودي لكومالجي هندستاني اقول كومالجي بوزي كافره فعلا او هي مفهومه مودوديه هنا بس المجتمعي مصريه تطبيقيه سعيد حواي هنا بس هم كومالجي اسلامي كان تطبيقيه لقد ارتدت المجتمعات الاسلاميه الى العهد الذي بعث فيه محمد صلى الله عليه وسلم او قصي سيد قطب سعيد حواي يعني كافر بنته اخوي في العالم الاسلامي الرده كل العالم الاسلامي ارتدت باب اما يعني شيء بابلين او ما بس اونيا بس من وقت يقام الرده يعني مرتد وكافر بوتو يتر سيد قطب خوي ارواه من مقصا كم بناوي سيد قطب من سيد قطب اخوان مو شرحيه كم وتفسيريه كم اقد من قصيك عثمان به هم حديثه كان بيغمرتين فشل بيبين هم مش قصته شنك ايش انسان يقول صدمك لجركم مال اكراهات اجتماعي جزيره عرب وخليج باديه وما نقصي كردو بلا مسبب بوت اسبه من ملزمه كإنسان لجل إكراهي زمان ولجل إكراهي الثقافة ولجل إكراهي الكلتورة قصيب كأو أصلي دين النبي كوته أبربين حديث إجرازني بم قياسه يعني بله من وامنه ولا بحزك المسيط توزيع بم بله بيجو توضيح كان بيبقى من بسعر جماعة راسبكم ودعي ولا من برا ودعي توضيح كان كعثمان بو همش أكم الجاني ك يعني إسلامي كانت هي سرنا كوناتهم بجنا ده صلاتك مستبدة ظالمة وتكفيرك لمجتمعك بلام كاتك إسلامي كان جنا ده صلاة مجتمعك مسالمة والربا هم يدراوا ساكس لسر ليبيا قسم بلام لا أكاما وكو أنمونيك إسكاك سوران باسيق وكو ليبيا يعني هذي تنرويت هذا لك كاس قسنا أكو تعية من حزة كم سنة توزيحات بدم يا كم موضوعي بيغمر صلى الله عليه وسلم ويكا كاغس سوران باسي لو كرد محمد بيغمر دو لقطيجة دو حالتي محمد وكو إنسانك محمد وكو بيغمبر محمد وكو إنسانك لما ملير رجانه خلق مزمنية بأرمتي خود بأرمتي خود بام توزيحات كان بام تو جناب ده فرمي أما بقسكاني كعثمان أما يعني أويك وكو إنسانك آساي أما نص حديثي خويتي كأكسورانيش باش حديثك كده برو باش جيزانات بس من نازم بوشي وقصان عواكات يعني وكو إنسانك إنسان ملزم نية بيك وكو تصرفاتي الرجاني خوي جاني آساي خوي بس لو بشا كوكو بيغمبر قسي كردوها كوكو روانه كراوي خواق سي كردوا انسان كان ملزم بمحمد وا اجينال لبشي تريا هيج انسان ملزمني بحياتي بيغمري خوا ولا بشكاني لو بشي تريا موضوع كتب لو كوا باسي تنروي اسلامي تنروي علماني تنروي كاكا تنروي كاك سؤال مرد او وقت منطقي تياب شي دس زنو دوس شقتي لانو ام جورق سانا بكي اخر اما هم ابي انسان بعلمي قصبك تنروي بنماي خويه بنماي سياسيه بنماي ابوريه بنماي كومالاتي هي يعني كومالا كومالا بنماي هي كبراسي يكي كتير لو انا بنماي دروني هي يعني ام بنماي انا كاتك لدايق ابن لكومالجيكا سلطيك دروستي اكاد بمعنى ونمانه تنروي لدايق به كاتك للروي السياسي وفشار بو هيزكي سياسي اينيتو تنغتاوي اكي اي بي برو قفزي اتهام يبقى جورك لجوركان للروي ابوريو محروم يكي للروي دروني واي شويني للروي كومالاتي وجينغا كي لتي قديتو تنانس جاني ناو خزاني شيلي اشويني اما برنجام چی لی درچید بمانه و نمانه بجورك لجوركان تنرويتي على دايك بيت يعني او واقعك من على كي خود لماله والبك برامبر جورك لجوركان تنرويتي على دايك باش او بوتشوني لو لحظه سيد قطب دري بالريوه لا خد بانك دقائق ببودا او بوتشوني سيد قطب لو لحظه دري بالريوه معناه اويك هيزك يكو داعش دروز بونمونه اصلا هيز يعني رخوش كرنا بو اما سيد قطب دور اللي يزك يوكو داعش وانه جاري أبي بير عرض من كذي أبي بير لو بكي تواني سيد لش زمانه كاجيا وزمان جمال عبد الناصر وواقعي خوي لخاكي خويا سلك دانوي بوتشونا كان بيرمتي خوتا باق سكان توكم يعني السيد قطب لخاكي خويا ظلمي لأكريه لمالي خويا أتشو سيندري تواني هيزكي وكو داعش هيزكي بيجانو غريبة بمولاتا هيزكي هاتو داقر كارا هيزكي ناموية بكم القيامة هيزكي هاتو بجورك لجوركان ايوه تحداد بك بعد عشان كاين بجهادي اسلامي بابي كاين بجهادي اسلامي ايا او بوت شنو الرخوش كربو بو دروزوني هذيك يكون جهادي اسلامي جهادي اسلامي ابي جهاد انواع
جارە قیتال جیاوازە جیهاد جیاوازە ڕێکخراوی بەڵێ باسی- لە هەمان کۆمەلگایە بۆ ئەو ڕێکخراوی کە لە کاتی خۆیان لە زمانی خۆیان بەرامبەر بەو سوڵتەی خۆی ئێستا ئێمە غەڵەتە حکم بەسەر زمانی جەمال عەبدولناسر و زمانی تەکفیرجرەی سەردەمی جەمال عەبدولناسر بدەین غەڵەتە کاکە غەڵەتە ئێمە ئێستا حکم بەسەر سید قوتبێکا بدەین کە کاتی خۆی لە پێناوی مەبادیەکەی خۆیان خوێنی بەخشیوە خۆی بەخت کردووە گیانی خۆی داوە غەڵەتە کاکە غەڵەت باز لە عاتفیات نییە باز لە عەقلانیەتە من باسم کردی وتم بنەماکانی توندڕەوی ئەوانن لە ماڵی خۆتە ئەو شتانە لەگەڵ کۆمەلگەکەی خۆتە لەگەڵ هەر هێزێکی سیاسی لە کوردستانە وەرە ئەو شتانە دروست بکە جۆرێک لە جۆرەکان توندڕەوی لەدایکە بێت یعنی وایە یعنی تۆ بتەوێت سوڵتە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی هەموو ڕوویەکەوە تین بێنێت بۆ هەر جەماعەتێک بۆ هەر هێزێک ئەم ئینسانە تەبیعەتی وایە ئەوێ خۆی ئینقازکە خۆی نەجات بدات کەواتە کاتێک کە کۆمەلگەکان ئەکرێنەوە بەڕووی هەمومانەوەکو یەک کاتێ ئازادی بۆ هەمومانەکو یەکوا بێت کاتێ ژیان لە ڕووی ئابووریەوانێ ئابووری وڵات بۆ هەمومان بە یەکسانی دابش ئەبێت هەمومان بە جۆرێک لە جۆرەکان کرانەوەی ئەفکارمان بە دروست دەبێت چونکە توندڕەوی لە کوێ دروست دەبێت توندڕەوی لە مێشکا دروست دەبێت دوایی یەتە دەست یعنی واقعی توندڕەوی وایە کاتێ ئەعساب هادئ بوو هەموو شتەکان هات فراهم هات بە جۆرێک لە جۆرەکان ئەم جۆرە لە توندڕەوی لەدایک نابێت من باسی هێزێکی وەکو داعش ناکەم ئێستا کە هێزێکی نامۆیە بە هەموو کللتورێکی کۆمەلگەی ئێمە و بە دین و بە ئیسلام و بە هەموو شتێک بەڕاستی یعنی نامۆیە بمانەوە نەمانەوێت ئەمە حاڵەتێکی ترە بەڵام ئەمە بێویژدانیە تۆ ئەگەر ئێستا لێرەوە حکم بی بەسەر ئەو واقعی ئەو سایە کە ئەو هەموو زوڵم و ستەم و نەعەدالەتیە لە کاتی خۆیان بەرامبەر بەو هێزە هەبووە بەڵێ کاکسۆران قسەدا بوو فەرموو نازم قسەکان زۆر بوون ئەگەر بەڵێ من یەکەم ئەگەر ڕخسەتم بێ بەڵێ بەڕاستی کاک عوسمان هەر لە گەرمبوونیە یعنی ئەو عاتیفە و سۆزەی کە بۆ مەسەن بۆ سەید قوتبێت یا بۆ ئیخوانەتی زاڵە بەسەریە بەڵێ بابەتەکەی ئێمە ئەوە نەبوو حەزەکەی با لەوە دەرچین من باس لە سەید قوتب ناکەم وەک بەشەر ئەزانم تەسخی داوە ئەزانم لەو پێنای ئەومە ئێساش تا ئێستا من گەورەترین ڕێزم بۆ پیاوی چۆکو سەیدێ کە لە پێنای ئەوەی کە خۆی باوەڕی پێی بووە جانی بەخشیوە ئەمە گەورەیە بوو بەڵام ئەمە مەبدەئەکەی ڕاستە ئەو قسەیشترە ئایا کە ئەو مەبەستی بۆ مەبەستیشینەوە بێ ئێستا لە خەڵک لەسەر ئەوە ئەڕوا ئەنجا ئەڵێ ئەمە ڕەتفیعلە ڕاستە بەڵام پێم ناڵێ غاندی لە درڕندەترین نظامی ئیستیعماری بەریتانیا بۆ وەکو سەید نەبوو بۆ وەکو ئیخوان نەبوو مەسەلەن پێم ناڵێ ماندێلا لە 27 ساڵ سجن و ئیهانەکردنی خۆی و گەلەکە بۆ وای نەکرد کەواتە مەرج نییە کە تۆ ئەو دوژمنەکەت ئەتێ وا بکەیت کە توات کرد بە قسەی دوژمنەکەت کردو بۆ ئەوان وان نەکرد بۆ ئێمە وامان کرد ئێمە لە ڕوحی ئێمەیە جارێ هەر ئەو مەبدەئی کە ناویان ناوە قیتال و جیهاد و عیزەتی مسلمان و چی و چی و چی ئەوە ئەو توندوتویژەی دروست کردو کە تۆ بەرامبەر هەموو شتێک هەڵچیت بەرامبەر هەموو شتێک شەڕ بکەیت کاکە تۆ واز لەوانە بێنە ئیخوانی لیبیا لەگەڵ چیان شەڕەکەن لەگەڵ مجتەمەعەکەی خۆیان شەڕەکەن کە دەرنەچون لە ئینتیخاباتە ئامادەن این سوڵتە تەسلیم بکەن ئەمە حەقیقەتێک لەم لەحظەیە ئەمڕۆ مەتاری تەرابلس چ هیندی کردو بەڵێ احتیلالی کردو ئەمە ئاشکرای ئەم شەڕە کاکە تۆ مجتەمەعی مەدەنیت فەرموو پەرلەمان هەڵبژێراوە لە ترسا لە تبروق نازانم کوێ لەوێ دانیشە ناتوانن لە طرابلس دانیشە ناتوانن لە بەنیخازی دانیشێ بۆ چونکە ئیسلامیەکان ڕگەنیان ئەو کۆمەڵگە ئەو پەرلەمانە هەڵبژێراوی کە لە میسرا شەڕی لەسەر ئەکەن و هەمویان بەشەی دەزان ئەوانەی ڕابعە لێرە ڕگەنیان کە ئەو پەرلەمانە هەڵبژێراوە بچێت لە طرابلسا دانیشێ ئەمە دووفاقیەکە پارادۆکسێکە ئیسلامی تیا ئەژی بڵێ من بە هەموو شەوێک ئەمەوێ خۆم پسە پێنم ئێتر ئەگەر بە دیموکراتی توانین باشە نەمتوانی بە شەق کاتێک کە قوتم هەبوو ئەوە لە فەیسبوک ئایبین ئەو قسانە بەڕاستی بە شەق کاتێک قوتم هەبوو ئەیکەم من پێم وایە مرسیش ئەو پەپولەیە نییە لە ڕاستە بە ئینتیخابات هاتووە بەڵێ ئەوە مجتەمع خەڵەتە زۆر بە ئاسانی لەو شتانە بەڵام پێم وایە مرسی و ئیخوانیش خەریکی دروستنی جەیشێکی مسری حڕ بوون لە ناو سینایە ئەمەش ئاشکرا بوو لەو کاتە کە بەلتاجی نەسەن وتی لە دوای ئینقلابەکە وتی ئەگەر سیسی واز لە ئینقلاب بێنێ لە یەک سانیەیە ئەوەی کە لە سینا ڕوئە ڕائەوەستە ئەوە یانی چی یانی میفتاحەکە بەدەست منە سویچەکە بەدەست منە چرک تەواو یا ئەیکوژێن وایە هەڵیەکەم با بەلەم قسەیە زیاتر هەڵەگرێ بێخۆ بەلتاجیم ناڵێک نییە قیادەیەکە لە ئیخوان ئەو قسەیەکە یعنی سینا بەدەستی منە واز لە ئینقلاب بێن ئەیکوژێن بۆ ناڵم شەڕ بێ وازنانن دنیا کاولەکەم باشە کاکسۆران یەک دقیقە ڕۆژێک یەکێک لە ئیخوان برادرێک هەر لە فەیسبوک ئەم قسەی بۆ نووسیم
طبعا يجي كلامي كش الشارزان لاخوان اخوي اخوانه عربه بوي نوسيم اجر لمصر انقلاب كره حمود مصر سوتين بسريكا تازه قبولي لكن او زلي لي كان دين صالح كردو معنا اما قصي ولا فيسبوك اسجل منصك بله كسران بو لهندق لكم كان لا اخوانيه كان يعني تونڕەویان تا دروزە بێ بەڵام لە هەنێک کۆمەڵگایە بە پێشەوانەوە لاەن ئەخوانیەکان ئەتوانین بڵێن نەک تونڕەویان تا دروست نابێ هەرگیز چاوەڕێ ئەوە ناکرێت کە خەتێکی تونڕەویان تا دروست ئەگەر لە کوردستانە بۆ نمونەیە ئێمە یەکگرتووی ئیسلامی لەسەر خەتی ئیخوان حساب بکەین حیزبێکە لەوانەیە کە تا ئێستا تونڕەوی تا دروست نەبووە بە پێشەوانەوە کە ساڵانێکیش خۆیان باسییان نەکرد کە غەدریان لێکرێت لە تورکیا بە هەمان شێوە ئازم کردی دوسێ چەند شتێک دەورە بینێ یەکەم ئەو ژینگەی کە تۆ تای دروستە بین دووەم ئەو کارکتەرە سیاسی کە ئیشەکە ئێمە بمانەوە نەمانەوە شخصی یەکەم لەناو هەموو حزبێکە لە عالەمی ئیسلامیە لە عالەمی ئێمە بەگشتی دەوری هەیە مامۆستا سەلاح الدین کە ئەمینداری گشتی خۆی بۆ خۆی بە تەبیعەتی خۆی پیاوی ئاشتی خوازە ئەوانەی دشتی دەوروبەری قەناعەت پێ کردووە کە پیاوی ئاشتی خواز بن من لە ئیخوانی هەشتاکانم حەزەکەم بزانی من لە هەشتا و ئیخوان بووم تا ساڵی تا بڵین 2000 ئیخوان بە معنای تەنزیمینە لەنەوە چوارەوە لە یەکگرتووە وەکو تەنزیم کارم کردو تاکو نەوەنەوە بەڵام ئیخوان لێرە لەسەر هەمان منهەجی سەید قوتب و شەهیدی و جیهاد و ئەوانە بوون بەڵام جارێت تەمکین نەکراوە فعلا مامۆستا سەلاح الدین وەکو ئەمینداری گشتێک توانی ئینقلابێکی باشکە بەسەر ئەو عەقلیەتە ئینقلابیە جیهادیە کە لەناو ئیخوانە هەبوو جۆرێک لە ئاشتی خوازی جۆرێک لە نەرمونیانی جۆرێک لە خەباتی مەدەنی دروست بکە لە ناو یەکگرتوش کە جۆراڵی ئەمیندارەکان بوون هەمویان بەو ڕەوتەیە ڕێشتن خۆ ئەگەر ئەمینداری گشتیەکە خۆی پیاویشتون بووە پێم وا بوو ئێمەش بەرەو تونڕەوی یا یەکگرتو بەرەو تونڕەوی بڕۆ نمونەی تونس بین واز لە تورکیا بێنن تورکیا ئیخوان نییە تونس کە نەهزە کە ڕاشد غانوشی وەختی خۆی ئەویش تونڕەوی کرد بەڵێ خەڵکیان نازم بۆ خەڵک کوشتنی سەنات خیاڵم بەڵام شوێنیان تەقانەوە مەسەن نادیان سووتان سینەمان چی لێ کردی ئەو بەئەترافی ڕاشد غانوشی خۆی بەڵام دوای کەم ڕاجعی خۆی کاتەوە ئەمە بۆ چیوەمانە بە لە کۆمەڵگەیەکی کراوە وەکو تونسە بەرەو هیچمان نابە دوای سەرگین راشد غنوشي كان لندن اجي عقليتي اغوري مثلا كتاب الحريات العامه في الدوله الاسلاميه وابزانم ناو كي دركه كتابه بكل المقاييس كالصالاني نوايا من خن وتوزم نوحوتو انا خن وازن او بيت خالم بكل المقاييس شورشي تعذبوا بس فكري اخوانيه او فكره تقليديه اخوان بله فكره رأيه بله كاتم زور كم ما كاك عثمان بمبورە ئەگەر شتێکت ما بێ بەڵێ وەڵام بەزەوەندا بۆ پرسیاری لێ ناکەم بۆ کار یەکەم مەوزوع با چەند تۆزیح لەسەر قسانەی کاکسۆران بدەم یەکەم مەوزوعی تونس تەقانەوەشتیوە بە جۆرێک لە جۆرەکان ئەوە هیچ ڕەبتێکی بە ئیخوان جیهادی ئەوە سەلەفیەکانی بە یارمەتی خۆت با من قسەکان باسی جیهادی سەلەفیە حتى على سردمێکە کاتی ڕاشد غەنووشی ژێتەوە سەر حکومیەتەوە تونس ئەم حاڵەتە هەر بەردەوامە بێ ڕاشد غەنووشی خۆ یەکێکە لەوانەی کە دێت دژایەتی ئەم حاڵەتە بە شێوەیەکی گشتی من ئەوە ئەڵەمدەوەی کەواتەی پرۆگرامی ئێمە ڕاگەاندنە جیهانەکانی شابەزەوە بە یارمەتی خۆت یعنی من اعترافی راشد غەنووشی خۆی باسەکەم برا راشد غەنووشی و جەبهەی نازە خۆیان هاتن دژایەتی ئەم کاریان کرد بەشەر ئەمە یەکێک بوو لەوە کارانەی کە ئەیانویست غەنووشی پێ لە ناوبەرن بەعکسەوە یعنی یەکێک بوو لەو شتانە کە ئەیانویست غەنووشی پێ لە ناوبەرن بە ناوی تونڕەوی ئیسلامیەوە خەڵکیانە ناردە ناویانەوە بە جۆرێک لە جۆرەکان هەروەکو چۆن لە جەزائیرا بینیمان هەروەکو چۆن لە لیبیای بینی هەروەکو چۆن بینی هەروەکو چۆن یعنی هەموو شتانە بەس بە جۆرێک لە جۆرەکان واقعێک نەمان و تۆ مەلایکەتن بەس شەیتانی ژنین وەکۆی کانێک کەستە سەورێکات یعنی نە مەلایکەتن و نە شەیتانن یعنی لەو بینە ئینسانێکی مسالمن یعنی واقعێک هەیە لەوەی کە واقعێک هەیە لەوەی کە ئێمە ئەبێ ئاوا بیر بکەینەوە لەوەی کە ئێمە وەکو تربیەتی ئیخوانی تربێتێک بووە تربێتێکی میانەڕەوی ئیسراحی بووە لە سەرتاسەری دنیاە هەدەفتایە خۆشببختی ئینسانەکان ئاوەدانی کۆمەلگەکان بە دوور لە بەرژەوەندی شخصی خۆ آخر لە سەرتاسەری دنیاە کاک عوسمان بمبورە بەڵام ئەوەی کە لە لیبیای بینین وانە بە پێچوانی و ئەزبوونێ آخر کاکە ڕێبوارجیان تۆ لە میسرەوە هێنات بەرەو لیبیا بەرەو تونس سەرانسەری جیهانێک دەتۆ گوێ لە برای خۆت بگرێت لە سەرانسەری جیهانە پەروەردەی ئەو بیرە ئاشتی خوازیە بەڵام ئەوەی کە لە لیبیای بینین پەروەردەی ئیخوانی وایە بە جۆرێک لە جۆرەکان ئەمە واقعە بەس تۆ باشە ئەوانێکە لە لەقتەیەکە بە یارمەتی خۆت بە یارمەتی خۆت یەکێک ئیجتیهادێکەکات ئیجتیهادێکی غەڵەت دەکات ئەڕوا کارێکی تونڕەوی ئەنجامەدات تۆ بێ ئەمە بسەپێنی بە زۆر بەسەر مەدرسەیەکە کە سەدان هەزار گەنجی لە تونڕەوی ڕزگار کردووە ئەمە ئەو پەڕی بێویژدانی بێئینسافیە
من زۆ سوپاسانەکەم حەزمەکە کاتەکە یارمەتیمان با قسێکی زیاتر بکەین زۆ سپاس بە هەردوو میوانە بە ڕێزەکەم کاوسمان کاروانی چاودێری سیاسی وەرە کاک سۆران سێوکانی نووسەر بوورە هیچ کاتم بەدەستەوە نەماوە برادران ئاگادار مەکەن خۆشەویستان سپاس بۆ ئێوەی بە ڕێزیش کە تا ئێستا بینەرمان بوون تا بێگەشتنەوەمانە ولاکتان لە خۆشییابن.